بەیانیتان باش دەمەوێت بە ناوی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر بەخێر هاتنی سەرجەم میوانە بەڕێزەکان دەکەین. هەر یەک لە بەڕێزان سەرپەرشتیاران یاریدەری بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی گریندسێرتی ئەڵمانی، بەڕێوەبەرانی قوتابخانە و مامۆستایان و منداڵان و قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت بەخێر بێن سەرچاو. وەکو ئاگادارن ئەمڕۆ 3/12 ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتە. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر بە هاوکاری ڕێکخراوی گریندزێردی ئەڵمانی چەند قوتابیەکی لە باخچەی ساوایان و سنتەری پێشوەختە و قوتابخانەکان خەڵات دەکەین. هەر بەڕێزیشیان هەر دوێنێ ئەوەیان پێڕاگەیاندین کەوە کەمپینێکی گەورە دەکەن بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت، بۆ ئەو قوتابخانانەی کەوا بەو دوایە زیادمان کردووە، بۆ ئەوەی بتوانین ژووری سەرچاویان بۆ دابین بکەین. زۆر سپاسیان دەکەین. دەمەوێت زۆر بە کورتی باس لە هەندێ ئیش و کارەکانمان بکەین لە ماوەی ئەو ساڵی ڕابردوو و ئەو ساڵدا. وەکو ئاگادارن ساڵی ڕابردوو تەنها ئێمە 8 قوتابخانەمان هەبوو، 1 سنتەری پێشوەختەمان هەبوو، بەڵام ئێستا باوەکاری خوای گەورە و بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر و یاریدەری بەڕێوەبەری گشتی توانیمان 30 قوتابخانەی تر زیاد بکەین و لە ناو شاری هەولێر تایبەت بە پەروەردەی ناوەندی هەولێر. پاش ئەوەی بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر کە دەست بەکار بوو بە زووترین کات داوای لەمە کرد کەوا چەندین ناوی خاوەن دەرچووی پەروەردەی تایبەت بەرز بکەینەوە بۆ ئەوەی ژمارەی قوتابخانەکان زیاد بکەین. دوای ئەوەی کەوا ناوەکانمان بەرز کردەوە 47 ناوی دیترمان بۆ گەڕاوە. ئێستا لە هەفتەی داهاتوو ئینشاءڵڵا مامۆستایەکان دابەش دەکەین هەر یەک بەسەر پەروەردەکانی دەوروبەر دەشتی هەولێر، پەروەردەی شەقڵا و پەروەردەی کوێ. بە سوپاسەوە سوپاسی دەکەین زۆر بە پەرۆشەوە هاوکارمانە بۆ بەڕێوەچوونی ئەم پرۆسەیە. نامەوێت زیاتر لەبەر ئەو منداڵانە درێژە بە قسەکانم بدەم. لە کۆتاییدا زۆر سوپاسان دەکەم بە منداڵە چاوگەشەکان دەرێم. ئێمە ناتوانین قەدەرتان بگۆڕین، بەڵام هەوڵ دەدەین کار دەکەین بۆ گۆڕینی واقعیەتان. لەبەر ئەو منداڵانە درێژە بە قسەکانم بدەم. لە کۆتاییدا زۆر سوپاسان دەکەم بە منداڵە چاوگەشەکان دەرێم. ئێمە ناتوانین قەدەرتان بگۆڕین، بەڵام هەوڵ دەدەین کار دەکەین بۆ گۆڕینی واقعیەتان. زۆر سپاس. لەبەر ئەو منداڵانە درێژە بە قسەکانم بدەم. لە کۆتاییدا زۆر سوپاسان دەکەم بە منداڵە چاوگەشەکان دەرێم. ئێمە ناتوانین قەدەرتان بگۆڕین، بەڵام هەوڵ دەدەین کار دەکەین بۆ گۆڕینی واقعیەتان. زۆر سپاس. لەبەر ئەو منداڵانە درێژە بە قسەکانم بدەم. لە کۆتاییدا زۆر سوپاسان دەکەم بە منداڵە چاوگەشەکان دەرێم. ئێمە ناتوانین قەدەرتان بگۆڕین، بەڵام هەوڵ دەدەین کار دەکەین بۆ گۆڕینی واقعیەتان. زۆر سپاس. لەبەر ئەو منداڵانە درێژە بە قسەکانم بدەم. لە کۆتاییدا زۆر سوپاسان دەکەم بە منداڵە چاوگەشەکان دەرێم. ئێمە ناتوانین قەدەرتان بگۆڕین، بەڵام هەوڵ دەدەین کار دەکەین بۆ گۆڕینی واقعیەتان. زۆر سپاس. لەبەر ئەو منداڵانە درێژە بە قسەکانم بدەم. لە کۆتاییدا زۆر سوپاسان دەکەم بە منداڵە چاوگەشەکان دەرێم.